خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامەیەم شەوتان پێشکەشەکەین کۆمەڵێک پرسی گەرم و گۆڕ لەسەر ڕێکەوتنی هەرێم و بەغدا و جێبەجێکردنی و پرۆژە یاسای دەستور کە لە چەند ڕۆژی داهاتوو دەبێتە تەوەری گرنگی ساحەی سیاسی و پەرلەمانی هەرێمی کوردستان لەبەرەوەی ماوەیەکی زۆرە پرۆژە یاسای بودجە لە هەرێمی کوردستاندا یاخود یاسای بودجە لە هەرێمی کوردستاندا نییە مەژوای کردووە کە تا ڕادێکی زۆر ناشەفافی هەبێت وە نیگەرانی تەنانەت لای هێز و لایەنە سیاسەکانی بەشداری حکوومەتی شەبێت. واروەها لە چەند ڕۆژی ڕابردوو باسی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستانەکرێت و ژمارەیەکی زۆر لە خەڵکیش لە چوارچێوەی هەم پرۆژە یاسای بودجە چاوەڕوانی ئەوەن کە گرێبەستەکانیان بکرێ بە هەمیشەیی و بڕیارێک لە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان بدرێت سەبارەت بە دامەزراندنیان تێڕوانینی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەربارەی پرۆژە یاسای بودجە دەربارەی دەستور دەربارەی داهاتەکانی هەرێمی کوردستان چییە؟ هەمووانم شەو لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری زۆر بەڕێز زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوکات سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان. سوپاس کاک زیاد زۆر بەخێر بێی سوپاس دەکەم. من سەرەتا لەوە دەست پێ بکەم پرۆژە یاساکە تا چەند ئەوەی ئاگادار بنەوەکو لیژنەی دارایی جارێ با پرسیارانە بکەم ئیشی تیا کراوە و حکوومەت کەی نیازی هەیە بینێرێتە بەردەستی ئێوە کە ئێوە کۆڵەکەی سەرەکی یاخود بۆ تەتەڵەکردنی و پرۆژە یاسایان دوزارێک خەنە بەردەم ئەندامانی پەرلەمانی کوردستان چۆن خۆتان بۆ ئامادە کردووە؟ یاوارەتان باش ڕێزمان بۆ بینێرانی تەلەڤیزیۆنەکەتان دیارە سەبارەت بە یاسای بودجە لە هەرێمی کوردستان ماوەیەکی دوور و درێژە هەرێمی کوردستان یاسای بودجەی نییە و ماوەی 7 ساڵ و بۆ نزیکی 8 ساڵە بچێت لە هەرێمی کوردستان یاسای بودجە نییە. یاسای بودجە پێشتری چەند جارێکمان دووبارە کردوتەوە بۆ هەموو حکوومەتێک لە دنیا نەبوونی یاسای بودجەیەکێکە لە خاڵە لاوازەکانی ئەو حکوومەتە. لەگەڵەوەش هەموو مؤسسات و دامەزراوەکانی حکوومەتە نازانێت لە ماوەی ئەو ساڵا بەرنامە و ڕوئیای چییە بۆ پرۆژەکانی چه پرۆژە خزمەتگوزارەکان بە یا پرۆژەکانی تر ڕوئیای نییە چۆن نەتوانێت پرۆژەکانی جێبەجێ بکە و هیچ بەرنامەیەکی نابێت و لەگەڵەوەشە بۆ دامەزراوە ڕقابیەکانیش حراجێکی گەورەیە بە تایبەت بۆ پەرلەمان کە قانونی بودجە نەبێت چاودێریکردن کە هیچێکە لە ئەرکە سەرچەکانی پەرلەمان نازانێت شێوازی چاودێریکردنەکە و هیچ شتێک نییە بەڵام ئەگەر قاونەکە هەبێت میکانیزمی چاودێریکردنەکەش دیاریە بێت. لە ئێمە هەر لە سەرتایم خولەوە بەردەوام لە هەوڵیەوە بووین کە فشارێک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بکەین بۆی کە پرۆژە بنێرێتە پەرلەمان و لە پەرلەمان بێتە یاسا و یاسا ینی هەرێمی کوردستان بێتە خاوەنی یاسای بودجە. دیارە لە ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان بیانویان هەبووە بۆی کە پرۆژەیان نەناردووە مەسەلەی علاقات و پەیوەندیەکانی لەگەڵ ناوەند و پشکی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەند کە بە چەند قۆناغێکی جیاوازە تێپەڕیوە. بەڵام لەم ساڵ لە سەرەتای ساڵەوە ئێمە و فشارانە زیاتر تونکرایە. ئێمە بگەڕێتەوە بۆ وەرزی پێشوو لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک لە ئەولەوێتی داواکاریەکانمان و ئیشوکارەکانمان و بە دواداچوونەکانمان ئەوە بۆ کە فشارێک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست بێت بۆی پرۆژەی بودجە بنێرێ. بەڵام هەموو ئەزانین ئەوەی کە لە پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ ناوەند یا ڕێکەوتنی بینی هەرێم و ناوەند ماوەیەکی دوودرێژی پێشوو بووە کە بوو هۆیەوەی کە قانونی بودجەش لە عێراقیش زۆر دواکەوت لە کاتی خۆیان نەبوو. کاتی خۆی کاتی ئاسایی ئەوەیە کە ئێستا بووە ئەگەر ساڵی ئاسایی بووە و بۆ پرۆژەی ئاسایی لە ئێستەوە کاربام کردە بۆ ئەوەی بۆ ساڵی 2022 پرۆژەکە ئامادە بێت کە پێش کۆتایی ساڵ ئەبێ قانونەکە دەرچوێنرابێ تایبەتی لە تشرینی یەکەمە مانگی تشرینی یەکەمە حکوومەت پرۆژەکە بنێرە. بەڵام وایسا گەیشتونەتەن ناوەڕاستی پێنج و تا ئێستا حکوومەت پرۆژەکەی نەناردووە گەرچی بڕیار بوو لە مانگی سیا پرۆژەکە بنێرە بەڵام دیار بوو بەهۆی ئەو ڕێکەوتنەی لەگەڵ ناوەندا پرۆژەکە دواکەوتوو.
ئەوەی کە گرنگە ئێستا هەرێمی کوردستان بتوانێت پرۆژەی حکوومەتی هەرێم پرۆژە بنێرێتە پەرلەمانی کوردستان و بۆی بێتە قانون لە دوو خاڵی ئەساسی حکوومەت ڕزگاریە بێت یەکەم بەردەوام ماوەی 6 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان بەوە ئیتیهامە کرێ کە ناعەدالەتیە کات لە ناوچەیەک بۆ ناوچەیەکە لە سێکتەرە جیاوازەکانی حکوومەت ناعەدالەتیەکە فعلەن ئەگەر قانونی بودجە نەبێت ئیشتیهاداتی ئەنجومەنی وەزیران و ئەوانە پارە تەخسیسە کرێ بۆ پرۆژەکان بۆ سێکتەرە جیاوازەکان یان بۆ ناوچە جیاوازەکان بەڵام ئەگەر قانونی بودجە هەبێت بە دڵنیاییەوە ئەمە لایەنێکی باشی کە نوعێک لە داهاتپەروەری لە ناوچەیەکی بۆ ناوچەیەکە دابینەکە دوو خاڵێکی ئەساسی کە بەردەوام ڕخنەی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان مەسلەی ناشەفافێتە بەردەوام هەمومان قسەمان لەسەروێ کە حکوومەت شەفاف نییە هەم لە داهات هەم لە خەرجەکانیشی ئەمەش بەشێک لە کە قانونی بودجە هەبوو بەشێک لەم شەفافەتیە ڕەنگە هەمووی بەدینێت بەڵام بەشێکی بەدیێت کە نوعێک شەفافێت هەم لە داهاتەکانی هەرێمی کوردستانە بێ و هەم لە خەرجەکانی هەرێمی کوردستانیشە بێ چاوەڕێین ماوەیەکی دوور و درێژە خەریکی گفتوگۆن لە هەم دوو وەزارەت کە ڕاست پێراون بۆی پرۆژەکە ئامادە بکەن وەزارەتی دارایی لەگەڵ وەزارەتی پلاندانان ئێستا ئەوەی کە ئێمە ئاگادارین هەردوو لایەن ئەرکێکی خوان جێبەجێ کردووە ئێستا پرۆژەکە لە ئەنجومەنی وەزیرانە ئەنجومەنی وەزیرانی چەند کۆبنەوەیەک مناقەشیان لەسەر کردووە چاوەڕێین لە یەکەم کۆبنەوەی چاوەڕێ بوون لە یەکەم کۆبنەوەی دوای جەژنا پرۆژەکە پەسەندکەن و بینێنە پەرلەمانی کوردستان و ئێستا بەردەوامێن بە دوچوونەکەی بزانین پرۆژەکە کەی دێ ئەوەی کە بێ مەوتر ئاو بن لەم نزیکانە پرۆژەکانی بەم نزیکا دەسەوڕەکەی مەسەن عادەتەن حکوومەت چوارشەمان کۆ بێتەوە مەسەلەم چوارشەمێش کۆ بێتەوە مەسەلەن یەکێک بێ لە ئەجێندا سەرچیەکانی حکوومەت بۆی بینێرێ و موافقەی لەسەر بکەوە بینێرێ بۆ پەرلەمان ئەوەی من بە دوواداچوونم کردووە ئەم چوارشەمەیەوە ڕەنگە سبینێش کە دوو سبەیش کە ڕۆژی دووشەمەیە هێشتا خەریکی نوعی لە گفتوگۆن لەسەری ڕەنگە چوارشەمە گفتوگۆی لەسەر بکەن بەڵام کۆتا بێت و ئەینێرن چاوەڕێ ئەوەین بەڵام نزیک بۆتەوە بەڵێ پلانی ئێوە چێکا پلانی ئێمە دیارە ئێمەش وەکو حکوومەت کە ماوەیەکی دوور درێژە پرۆژە ئامادە نەکراوەڕەنەوە بۆ حکوومەتی شتێکی ئاسان نەبوو بێ ئامادەکردنی پرۆژەکە بۆ ئێمەمانانیشەوە دوو خولە پرۆژەی بودجە نهاتۆتە پەرلەمانی کوردستان و قانونی بودجە دەرنەچۆ خولی پێش و ڕۆیشت و کۆتایی هات پرۆژەی بودجەیان نەبینی وام خولێش وە دوو ساڵیمان کۆتایی پێێنا و دوو ساڵ زیاتری تا ئێستا پرۆژەی بودجە لەبەرەوە ئێمەش پێویستمان بەخۆ ئامادەکردنێکە بوو ئێمە لەو ماوانەی ڕابردووە بەردەوام کە چاوەڕێوەمانەکەی پرۆژەکە بێت بە تایبەتی لە لیژنەی دارایی خەریکی ئامادەکاری بووین بۆ ئەمە خۆل بینینی دەورات بۆ ئەوەی ڕابێن لەگەڵەوەی کە پرۆژەکە چۆن دێت چۆن پێشوازی لێ یەکەین و چۆن کاری لەسەرەکەین و چەندین کۆبوونەوەشمان کردووە لە لیژنەی دارایی بۆی ئامادەکاری بکەین بۆی کە پرۆژەکە دێت بتوانین بەباشی چکە هەرچی سەرەکی کارکردن لەسەر پرۆژەکە تاسوێک لیژنەی دارایی بەڵێ یەکێک لەو قسە و باسانی لەسەر یەکرێ باز لەوە کرێت کە لە پرۆژە یاساکە کەمکردنەوەی موچەکرێ بە یاسا ئەوە تا چەند ئێوە مەسەلەن ئەوەتان بیستووە و زانیاری هەبێت و ئێوە تا چەند مەسەلەن ڕەزامەند دەبن لەسەری حەزەکەم ڕازگویانە و ڕاشکاوانە قسە بکەم لەسەرەوە دیارە تاوەکو ئێستا لێبڕێنی موچە پاشکەوتی موچە دواکەوتنی موچە هەموومانە نایاسایی بوون چکە حکوومەتی هەرێمی کوردستان پشتی بە هیچ یاسایەک نەبەستەوە بۆ ئەمانە قسەی ئێمەش لە پەرلەمانی کوردستان و پەرلەمانتاران لە فراکسیۆنە جیاوازەکان بەردەوامەمان دووپات کردێتەوە کە ئەمە نایاساییە حکوومەتی هەرێمی کوردستان پەنای بۆ بردووە نایاساییە بەڵام ئەگەر حکوومەت بێت و لە پرۆژەکە جێ ئەوە بکاتەوە کە دەستکاری دەست بۆ موچە ببرێت طبعاً ئەگەر لە پەرلەمانی کوردستان تێپەڕێکەوە تا بێ بە یاسا بەڵام بە قەناعەتی من لە فراکسیۆنە جیاوازەکانی ناو پەرلەمانی کوردستان ئەگەر حکوومەت دەست بەرێ بۆ ئەمە بە ئاسانی تێناپەڕێت من پێم وانێ بە ئاسانی تێپەڕێت بە ئاسانی تێناپەڕێت پرۆژێ زۆر باشە کاک زیاد دۆخی ئێوە یاسای چاکسازیتان دەرکرد لە پەرلەمانی کوردستان یەکێک لە فەقەرەکانی ئەوە بکە ڕقم حسابێک بکرێتەوە بۆ
فەرمانبەران و ئێستا خەریکن لە ناو وەزارەتەکانە کاری لەسەرەکرێ و دوزار ئەو ڕقم حسابیە بەشێک لە پاشەکەوتەکان و تەنانە دووترا کە ئەو قەرزانەی کە حکوومەت باسیەکە مەسەلەن قەرزارە بەشێکەوەی کە قەرزاری فەرمانبەرەکانی خۆیەتی ئەمە تا چەند مەسەلەن لە ئێستا کە داهات زیادی کردو ڕێکەوتن هەیە لەگەڵ بەغدایە ئەمە تا چەند ئەکتیڤەکەنەوە مەسەلەن بۆ ئەوی کاری لەسەر بکرێت و لە سوودی فەرمانبەرانە بڕیارێ بدرێ پێم وایە بۆم بابەتە لێرە هەر لەگەڵ جناوە بە وردی لێرەوە قسەمان لەسەر کردووە دیارە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار بوو لە جێبەجێکردنی قانونی چاکسازی قانونی ژمارە 2 ساڵی 2020 هەر سێ مانگجارە راپۆرت دەبداتە پەرلەمانی کوردستان ئەوە کاتی خۆی ئێمە لە کاتی گفتوگۆکردن لەسەر پرۆژەکە کۆبوونەوەیەکمان لەگەڵ سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت و بەشێ لە وەزیرە تایبەتمەندەکانە ئەنجامە لیژنەی دارایی ئێمە چوو لەلایەن بێکۆ دانیشتین ئەوە پێشنیاری ئێمە بوو بەڵێنیان پێدەن کە هەر سێ مانگجارێک راپۆرتێکمان بدەن راپۆرتی دووەمی جێبەجێکردنی یاسای ژمارە 2 ساڵی 2020 گەیشتە پەرلەمانی کوردستان ئێمە لە لیژنەی دارایی و دڵنیاشم لیژنەکانی کەسەوەی کە تایبەتمەندە پێوەی گفتوگۆ مناقەشەی زۆر لەسەرکرا ئێمە لەو ماوەی پێشوا کۆبوونەوەیەکمان لەسەر کرد دوای مناقەشەیەکی زۆر بۆ هەڵسەنگاندنی راپۆرتەکە بە باشمانزانی کە چەند وەزیرێکی بەڕێز بانگێشکەین بۆ لیژنەکەمان میوانداری بکەین لە هەفتەی پێشوو وەزیری ناوخۆ وەزیری پێشمەرگە وەزیری شەیدان هاتنە لیژنەکەمان هەفتەی پێشووە چەند ڕۆژێک لەمەوە پێش یەک ئەو تێبینی و پرسیار و سەرنجانەی کە لامان دروست بوو ڕوبەڕوویانمان کردەوە ئێستاش بڕیارە لەگەڵ وەزیری دارایی قسەمان کردووە ڕەنگە لە دووشەممە یان ڕۆژی چوارشەممە ئەگەر دەرفەت بێ ڕۆژی دووشەممە ڕەنگە کۆبوونەوە ئەنجام بین و ئەوانیش بێن ئێمە لەو دوا راپۆرتیانە کۆمەڵێک سەرنج تێبینی و پرسیارمان لا دروست بوون من لە وەختی خۆی ئەوم ڕاگەیان جاری وایە ئێستا یاسا هەیە لە کوردستانە یاساکە دەرچووە لەسەر ڕەفەکان تۆزی لێ نیشتۆ جێبەجێ نەکراوە یاساش هەبووە بەشێک لە مادەکانی جێبەجێ کراوە بەشێکی جێبەجێ نەکراوە ئێنی ئەگەر حکوومەت پەنابەرێتە بەرەوەی لە ئەم مادانەی کە لەناو هەر لە یاسایەکە هەیە ئەوەی کە خۆی مەبەستێتی جێبەجێ کراوە مەبەستی جێبەجێ نەکە ئەمارکی پەرلەمانی کوردستانە بە دوواداچوون بکات فشار بێ لەسەرەوەی کە یاساکان وەکو خۆی جێبەجێ کرێ بە تایبەت یاسای ژمارە 2 کە لەسەر سەرەتای یاساکە وا هاتووەڵە باسی دادپەروەریەکە دادپەروەری لەوایە کە یاساکە وەکو خۆی جێبەجێ کرێ نەک بەشێکی جێبەجێ کرێ یان لە ناوچەیەک بۆ ناوچەیەکە بە جیاوازی ئەم یاسایسکە ئەمە یاسای وردەکاریی زۆری تیا پەیوەندیژی بە ژیان و گوزەرانی بە تایبەتی موچەخۆرانی هەرێمی کوردستانەوە هەیە ینی شتی زۆر وردەکاری تایە کە کاریگەری لەسەر هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان دروستەکە ئێمە بۆ سەنگانی ئەم راپۆرتە بەڕاستی نەوەعمە ڕەخنە و گلەیەکی زۆرمان لە جێبەجێکردنەکەی هەبوو راپۆرتی یەکەم سەراپای هەموو ڕێنمایی و تعلیمات بوو پەیڕە و ڕێنمایی تعلیمات کە پەیڕە لە جوێنی وەزیران دەرەچێەوە ڕێنمایی و تعلیماتی لە وەزارەتەکان دەرچێ هەموو ئەوە بوو چاوەڕێوەمانەکە بەدوای دەستکرێ بە عەمەل هیچ لەسەر جێبەجێکردنی یاسای بکرێ بەڵام ئیشی لەسەر کراوە بەڵام ئیشکردنەکان زۆر خاو بە هێواشی بەشێک لەم خاوە هێواشیە پەیوەندی بۆ هەیە وردەکاری هەیە یاساکان بەشێک لە ڕەنگە بەشێک لە هەمدام و دەستگاکان هەم خەڵکی ژوا چاوەڕیان کردبێ ئەمانە بە بڕیار جێبەجێکرد بەڵام مادەی وایە هەیە کە ڕەنگە ماوەیەکی درێژی پێویست بێ بۆ جێبەجێکردنی یەکێک لەوانەیە کە ئێمە بەردەوام خەمیمان بووە کە وەختی خۆی لە پرۆژەکانە بۆ ئێمە داخڵمان کردووە ئەوە بووە کە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بە مادەیەکی تایبەت بڕگەی یەکەمی کە ژمارەی حسابی بۆ هەر موچەخۆری هەرێمی کوردستان کردەوە بەڵام بڕگەیشکێ هەیە هەرەوە نییە بڕگەی دووەمی هەموو ئەو شایستە داراییە خەرج کرا و خەرج نەکراوان بە نەس خەرج کرا و خەرج نەکراو بخرێت سەر حسابان خەرج کراو کامەیە ئەو موچەیە کە ئێستا ماگانە وەرگەیەکرێ خەرج نەکراو بریتێ لەو موچانەی کە بۆی باشەکەوت کراوە و لێبڕینی بۆ کراوە هەموومانە ئەبێ بە ژمارەش بێ پێتە سەر ئەمە کە لەوێیان ملحەقێکشمان ناوە بە بڕگەکە کاڵێن پاشان وەزارەتی دارایی
ڕێنمایی و تعلیماتی بۆ دەرکات کە ئەم موچەخۆرە ئەم فەرمانبەرە چۆن ئەتوانێت دەست بەرێ بۆ ئەم ژمارەیە چۆن ئەتوانێت ئەم ژمارەیە لێ خەرجکات و لێ بەکاربێنێ. ئەمانە تەبان چاوەڕێەوەمانە کرد لە وەختیخوا کۆمەڵێک پێشنیار هەبووە کە وەزارەتی دارایی ڕێنمایی و تعلیماتی بۆ دەرکات ئەم ژمارەی کە ئەم ژمارە حسابی کە ئەم ڕقەمەیە چێتە سەر موچەخۆران و فەرمانبەران بە شێوەیەکی کە نەک بە شێوەی نەقدینە و هەمووی بە شێوەیەکی کە بەڵام ئەمە نەکرا. ئێستا بڕیار درراوە بۆ بەرگەی یەکەم یەکێک لە پرسیارانی کە ڕوبەڕووی جەنابی وەزیری داراییەکرێتەوە ئەمەیە تۆ بڕیار داوە بەرگەی یەکەمی جێبەجێ ئەکرێت و کە زۆر خاوە ئیش بەداخۆ بەڵام ئەمەیان ڕەنگە پەیوەندی بە بانقەکانی هەرێمی کوردستانەوەی بەداخۆ بانقەکانی هەرێمی کوردستان ناتوانن بۆ خێرایی استیعابی وەکەن کە هەموو موچەخۆران و ئێستا وەکو نوعما ئەکرێ لە ناو وەزارەتە جیاجیەکان کاری لەسەر کرێ بەڵام ئەوەی کە چاوەڕێن کە لە ماوەی چەند مانگێک ئەمە جێبەجێ بکرێ من تەسەووڕ کاک زیاد بەرەوەی بێمە سەر کۆمەڵی پرسیتر مەسەلەن ئێستا نرخی بەرمیلێک نەوت نزیک لە $70 ئەو کاتێک ئێمە قسە و باسمان لەسەرەوە کرد 28 و 29 دلار بوو وە ڕێکەوتن هەیە لەگەڵ بەغدا گەرچی تەطبیقیش نەکراوە لەسەرەوەش پرسیارم هەیە بەڵام کاتی ئەوە نەهاتوە مەسەلەن فشارێکی جددی بکرێت سیاسی بێ پەرلەمانی بێ بۆەوەی چاوێکی جددی بە ژیان و گوزەرانی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستاندا بەخشێنرێتەوە لەبەرەوەی بەڕێزدەزانی لە ساڵی 2020 بە بڕیارێک بە ڕێنماییە تر بڕیارە هەرچی ناولێنەی 4-5 موچە هەر نەدرا وتیان ئەمە لە مانجی 5ەوە بۆ مانجی 9 کۆتایی پێهات دوایی لێبڕین هەیە مەسەلەن کۆمەڵێک بابەتی تر پلە بەرزکردنەوە نییە دامەزراندن نییە مەسەلەن ئەمانە هەمووی کەڵەکەبوونێکی زۆر بێ ئومێدیەکی زۆری لای خەڵک دروست کردووە. ئێستا کە دۆخی دارایی هەرێمی کوردستان بەرەو بژانەوە کاتی ئەوە نییە لە ناو پرۆژیاسای بودجە بێ بە پشتبەستن بێ بە پرۆژیاسای چاکسازی ئەمە ڕێکخرێتەوە. لە ڕاستیە من پرۆژەکەم نەبینیوە تا شتێک بە ڕسمی نەگات من نامێ قسەی لەسەر بکەم ناوەڕۆژی پرۆژەکە کە پرۆژەکە گەیشت دەکرێت وردەکاریەکەی ئێمە ئەشید هەر پرۆژەیەک هەر بابەتێک بێتە پەرلەمانی کوردستان ڕقەمێک بێ ئێمە ڕاگەینین بۆ ڕای گشتی هیچ شتێک لای ئێمە شارەوە نابێت دڵنیا بن یەکسەر هەمووی بۆ ڕای گشتی ڕاگەێنین داهاتی هەرێمی کوردستان داهاتە نەوتەکان چەنە داهاتە ناونەوتەکان چۆنە وە خەرجەکانی هەرێمی کوردستان چەنە کوردهێنانەکانی کامانە هەمووی تەوەری گرنگی ناو پرۆژەکان کوردهێنانی چەنە و ئەمانە هەمووی ئێمە ڕاگەینی بەڵامەوەی کە هەیە بە سەبارەت بە لێبڕینی موچاوە جناب باسر بڕیار و ڕێنمایی بڕیارە ڕێنمایی هەر بڕیارێکە هەر کەسێکەکەیدا نایاساییە ئەوە دووباراکەم و هەر بڕیارێک هەر کەسێکدایەتی نایاساییەوە بەڵام بەڵە موچەخۆرانی هەرێمی کوردستان حەقی خۆیانە بەڵێ ئێستا بەڵام ئێمە هەمووشمان قسەمان لەسەرەوە کردووە کە باسی بە تایبەتی فراکسیۆنێکی نیشتمانی کوردستان کە بەردەوام باس چاکسازیمان کردووە لەسەر چاوەکانی داهاتە ئەمەیە بابەتەکە ئەو هەموو شەریکات و کۆمپانیای نەوتیانە کە بریتین لە 1922 کۆمپانیا و شەریکات کە ئێستا لە هەرێمی کوردستانە کارەکەن بە هەدەردارێکی زۆر هەیە ئێستا بەشی زۆری ئەوەی کە نەوت پێفرۆشێ بە هەدەردان و گەندەڵی هەیە لە ڕێگەیم شەریکانەوە تیاکرێ و تا بەشش کەم یەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە حکوومەت پێویستی بۆیە کە پیاچوونەوە بکاوە دەست بەرێت بۆ ئەمە چاکسازی تیا بکات بەڵام ئەوەی کە ئێستا بیسی هەم لە داهاتە نانەوتەکان هەم لە داهاتە نەوتەکانە ئێستا بارودۆخی هەرێمی کوردستان لە ڕووی بارودۆخیش باشە باش کاک زیاد بەڵامەوەی کە ماوەتەوە بۆ ڕێکەوتنمان لەگەڵ عێراق بەداخۆ تاوەکو ئێستا قانونی یاسای بودجێ عێراق تا ئێستا نەکەوتوتە چکەن ئێستا ناکرێت قسە سەر ڕێکەوتنکەن بێستا قسە سەر جێبەجێکردنی قانونەکە بکەن چکە لە ڕێکەوتن دەرچووە ئێتا ئێستا قانونەکە سەبارەت بە هەرێمی کوردستان جێبەجێ نەکراوە بۆیە هەر لە سەرەتا ئێمە داواشمان کرد لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پێویستە پابەند بێ بە جێبەجێکردنی ئێستا هیچ ئەدگارێک نییە ینی بڵێ ئەمە جێبەجێ ئەکری قانونەکە ئەبێ قانونەکە جێبەجێکرێ بەڵام تاوەکو ئێستا هیچ هەنگاوێک هیچ خەبەرێکێ مەسەلەن خەبەرێکە بوتیان لیژنەیەک ئەڕوا بۆ بەغدا بەڵام ئەمڕۆ لە وەزارەتی دارایی سەرچاوێک ڕاگەیاندوو کەڵە هیچ لیژنەیەک ناڕات بەڵێ بەداخۆوتیان پێشتر هەفتەی پێشوو باسییان لەوە کە ڕەنە لە چەند ڕۆژە لیژنەیەک بڕوا بەڵام ئەوە دوو ڕۆژە قسەکە لەسەر چکە چاوەڕێن چکە چەند نووسراوێک ئەوەی من ئاگادارم
لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان و نووسراو کراوە بۆ وەزارەتی مالیە عێراقی و پەیوەندیەکان لە ڕێگەی هەموو کەناڵە جیاوازەکانەوە بە حکوومەتی عێراقیەوە کراوە چاوەڕێن حکوومەتی عێراقی یان وەزارەتی مالیە بانگێشی ئەو لیژنەیە بکات بۆ دانیشتن بۆی ئامادەن لە هەرێم چاوەڕێ ئەوەش بوون کە لە دەرچواندنی ڕێنمایی تعلیماتەکان بۆ جێبەجێکردنی قانونەکە لە وەزارەتی مالیە وەزارەتی دارایی هەرێمی کوردستانیش لەوێ بێت و ئاگادار بێ بۆ لە شوێنێتی جێبەجێیان دەرچواندنی ئەو ڕێنمایی تعلیماتان. کاک زیاد دەسەلەی بەڕێزوتت نایاساییە لە بڕینی موچە هەڵبەتە من لە بەرپرسانی وەزارەتی دارایش پرسیارم کردو ئەڵێن ئەنجومەنی وەزیران بڕیاری لێدا پێچێ مەسەلەن ئەو ڕۆژەی کە داوا لە گەنجینەکانەکەن بڵێت ئەوەندە ببڕن و ئەوەندە داهاتەکەمانە و ئەوانش خۆیان تەکیدیان کردو بە پێ ئەوەیە بەڵام ئەگەر ئەم لێ بڕینێ لەناو پرۆژە یاساکە بوو پرۆژە یاساکە هاتە بەردەستی ئەو وەکو فراکسیۆنی یەکێتی سەفەقاتی سیاسیان ڕێکەوتنی سیاسی لەسەر بڕینی موچە و کەمکردنەوەی موچە بە یاسایی بەناو پرۆژە یاساکە قبوڵەکەن ئەو کاتا ئەوەی کە ئەو ڕخنانەی کە ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستانە ژیرە هەم خەڵک ڕخنە لە حکوومەتەگرێ هەم پەرلەمانتاران و فراکسیۆنە جیاوازەکان ڕخنە لە حکوومەتەگرن ئەو کاتە هەموو ڕخنەکان ڕوبەڕووی ئێمەمانانە بێتەوە لە پەرلەمانی کوردستان و ئەو کاتە پەرلەمانی کوردستانەوەی جێبەجێ کردووە ناک حکوومەت من نامێشتی سیفزازی لە ئێستا وەڵام پرۆژەکەم نەبینیوە بەڵام مێدەوارم هیوادارم تیانەبێ ینی بۆنی ئەوەی لێ دەکەیەوە ڕازی نابن هیوادارم تیانەبێ زۆر باشە من دڵنیام باسی لێبڕینی موچە و قوت و ژیان و گوزرانی خەڵک بۆ لێبڕینەوەی تیاوێ بە ئاسانی تێناپەڕە لە پەرلەمانی کوردستان بە ئاسانی تێناپەڕێ باش کاک زیاد ئێستا من ینی بە نەوعێکی ترەوە پرسیارە بکەین خەڵک چی لە هێزە سیاسەکانەوە چی لە پەرلەمانەوە چی لە حکوومەت ژیان پرۆژە نیە موچە چەند مانگێکە 25 مان قەراریان لێدا و بەڵام بە لێبڕینەوە بەڵام کە پرۆژە نیە کاریگەری لەسەر بازاڕش کردووە کاتی ئەوە نهاتوە هێزولانە سیاسەکانی ئێوە وەکو هێزێکی سەرەکی هەرێمی کوردستان هەوڵی جدی بدەن کە لەگەڵ باشبوونی دۆخی دارایی هەرێمی کوردستان ئەدگارەکانی دیارن مەسەرن نەوتە بەرز بۆتەوە داهات زیادی کردووە ئەمانە هەمووی ئەبیندرێ ئەگەر ڕقەمیش لاتان نەبێ ئەبیندرێ مەسەرەن مشورێکی جدیتر لە ژیانی خەڵک بخورێت کاکزانە ئەگەر پرۆژەی بودجە بێت و قانونی بودجە هەبێ بەشێک لەوانە علاجەکە و چارەسەرێکە چکە داهاتی هەرێمی کوردستان کە داهاتەکە دیارە بێت خرجەکانیشی بەم شێوەیە ڕێگەخرێت کە دوو بەشەوێ بەشێکی گوزێ لە خرجێ باڵەنەوەی تشغیلیە و بەشێکی بۆ بەرهێنانە بۆ پرۆژەکانە ئەمە دیاریە بێت لەوەی مەسەرەن هەرێمی کوردستان 10 تریلیۆن دینار داهاتیە بێت چەنی بۆ تشغیلی و مەسلەی موچە و پێداویستەکانی سەرپەکرەوە چەندیشی بۆ بەرهێنان بەکارێنرێ ئەو کاتە گفتوگۆی مناقەشەی زۆر لەسەر ئەم سێکتەرانە ئاکرێ لەسەر وردەکاریەکان ئەکرێ بەپێی دەسەڵاتەکانی پەرلەمانی کوردستان کە لە پێڕەوە دیاری کراوە ئێمەش دەسەڵاتی کۆمەڵێک گۆڕانکاریمان هەیە لەمانە توانین دەستکاری بکەین لەکوێ پێویستەکە لەکوێ پێویست ناکە ئەومانە گفتوگۆیشی ماوەیەکی دوور و درێژی پێویستە و خەڵکەکان ماکرێ مناقەشیان لەگەڵاکرێ وەزیرەکان پێداویستی تۆ بۆ مەسەلەن بۆ ئەو فترەی ساڵی 2021 کە لە بەردەسا ماوە چۆنە مۆمانە مناقەشاکرێ لەبەرەوە من پێم وایە بەشێک لەمە من ناڵم هەمووی بەشێک لەمە هەم بەرچاوڕوونیە تو شەفافێتە بێت و هەم چارەسەری شێکات زۆر باش ئێستا مەسەلەن وەزارەتێک لە شوێنێک پرۆژەیەک جێبەجێکات تەمویلی پرۆژەیەکی وەستاوە کات لە شوێنێک گەڵێن مەسەلەن بە بڕیاری سەرۆکی حکوومەت 35 میلیارد دینار بۆ فلان شوێن سەرفکرا ئەمانە پێت وایە مەسەلەن عەدالەتی تیا جێبەجێکراوە لە نێوان هەموو ناوچە جیاجیەکانی کوردستانەوە ئێمە هەموو زانین ئێستا یەکێک لەو ڕخنانەی کە بەرامبەر حکوومەتی هەیە مەسەلەی نەعەدالەتی و نەعەدالەتیش لێوە نەعەدالەتی سەرچاک بۆیە من لە سەرتا باسم کەوت دوو خاڵی ئەساسی کە کاریگەری لەسەر دەرونی خەڵک هەیە مەسەلەی شەفافیت لەگەڵ مەسەلەی نەعەدالەتی ئێستا هەموو زۆر جارێمە وتوانە نەعەدالەتیە لە ناوچەیەک بۆ ناوچەیەک لە سێکتەرێک بۆ سێکتەرێک لە وەزارەتێک بۆ وەزارەتێک بەڵام کاو کاتە و قانونە هەبوو بەشێک لەمە عیلاجەکات بەڵێ یەکێک لەوانەی کە
قانونی بودجە نەبوو لە هەر حکوومەتێک نوعی تاگڕەوی تیا دروزە بێ ڕەنگە بەس شخصی سەرۆکی حکوومەت یان ئەنجومەنی وەزیران دەسەڵاتیوانە بێ وەزارەت نا هیچ کام لە وەزارەتەکان لە حکووم لە ئەنجومەنی وەزیرانەوە بڕیاریان بۆ نەدرێت هیچ پارێزیان لە بەردەستانی بتوان ڕۆژەکان هەبێجێبجەکەن ئللا بێ پێشنیار بکەن بۆ ئەنجومەنی وەزیران بەڵام ئەگەر قانون هەمێ قانونی بودجە هەبێوانە تەسەورەکەی مەسەڵەن لەگەر قانونەکەش هەبوو خەڵک زۆر بێ ئومێد بە خۆشت دوتت مەسەلەن زۆر یاسا دەرچۆ لەسەر ڕەفەی پەرلەمان و یان ئەوەی کە نێڕایشە بۆ حکوومەت تۆزی لەسەر نیشتووە تەسەور ناکەی قانونی بودجە شوای لێبێت من هێشتا پرۆژەکەم نەبینیوە جارێ یەکەمیان بۆی بزانم پرۆژێکی باشە یان باش نیە بەڵام بە قەنەعاتی من چاوەڕێکم زۆر باش بێ بەڵام بە قەنەعاتی من ئەگە پرۆژێکی خراپیش بێ لەوە باشترەکە هیچ نەبێ ئەمە یەک دووهەم ئەمە قانونی بودجێ ڕەنگە جیاوازتر بێ قانونەکانی کە دیارە لانی کەم کە قانونەکە دەرچوو ئەو کاتە پەرلەمانی کوردستان و دەستگا ڕقابیەکانی کەش ئەبێ بە دوواچوونکەن بۆ جێبەجێکردنی ئەم قانونە من چاوەڕێەوە ناکەم بەڵام ئیتر بەهار بێنە ئەژنۆ ئەگەر قانونی بودجە هەبوو ئیتر ئەم وڵاتبین لەگەڵ بینەکانمان واقعانە بەڵام بەشێک لەو ناشەفافیەتە بەشێک لەوەی کە هەیە پەرلەمانی کوردستان و خەڵکی کوردستان بە چاوەڕوونیانە بێ و کاتە هاتوانین قسەی زیاتری لەسەر باشە کاک زیاد ینی مەسەلەن ئەگەر پلە بەرزکردنەوە ئەوانە ئەمانش بە تەقریبی لەناو پرۆژەکە بێ علاج کرێن خۆ ئەگەر من نازانم حکوومەت هێرێمی کوردستان فرسەتێک یا بۆ دامەزراندنیان نا چۆ ئەرکی حکوومەتەکە لە پرۆژەکە دیاریکە بەڵام ئەوەژێکی شترە لە ئێوە لە لیژنی دارایی کاک زیاد دەسەڵاتی ئاڵوگۆڕی چیتانە بێ تەنها فەقەرە گۆڕین یان مثلەن تعدیلی فەقەرات چی ئەتوانن بگۆڕن نێرە ئێمە ئەوەی کە ناتوانین بیکەین بریتە لە زیاکردنی میزانیەکە ئەو میزانەی کە دیارەکە ئێمە ناتوانین زیایکەین چکە حکوومەت بە پێی داهاتەکەی خۆی ئەو ئەزانێ داهاتی چەنە بە پێی داهاتەکەی خۆی هاتووە ئەمەی ڕێخستووە بەڵام ئێمە ئاڵۆگۆڕ لە سێکتەرێک بۆ سێکتەرێک لە شوێنێک بۆ شوێنی چکاوە و کەمکردنەوە لابردن ئەمانە ئەوە بەشێکی لەوانە بە هەمانگی لەگەڵ حکوومەت دیارێمە لەو کاتەشە بەتایبەت هەموو ئەوانەی کە پەیوەندی بە چ وەزارەتێکەوە بێ دانیشتن لەگەڵ هەموو وەزارەتەکان ناکرێ بە تایبەتی بەردەوام لەسەر خەتە بین لەگەڵ وەزارەتی مالیە وەزارەتی پلاندانانیش باش کاک زیاد زۆر جار ڕەخنە لە پەرلەمانە گیرێ و لە پەرلەمانتارانە گیرێ لە فراکسیۆنەکان مەسەڵەن ڕەنگە ئێستا ڕاستەخۆ کێسە لە پەیزی کورسانی و زەڕوا خەڵک قسە بە ئێمەش بڵێ کە تۆ پیاوێکی تێکۆشەر و جددی و من ئاگام لە ئیشەکانتە بۆیەوە ئەڵێمەوە مجامەلە نییە مەسەلەن هۆکار چییە ئەمە مەسەلەن لە چیەوە سەرچاوی گرتووە چەندی حەقا مەسەلەن ڕەخنەکان مەسەلەن چەندی تێکەڵبوونە لەگەڵ دەسەڵاتەکانی تر بزانی ئەوە ئیشی خەڵک نییە بزانێ ئەمە وردەکارەکەی بکە لە کوێ ئەمە بوای لێ هاتووە ئیشی خەڵک ئەوەیە کە کاتێک موچەکەیە بڕێت لێبڕینی لەیەکرێ موچەکەی دواکەوێ موچەی نادرێتی ژیان و گوزرانی یەکو پێویست نییە کۆی مؤسساتی ئەم هەرێمە ئەکەوێتە بە ڕەخنەی ئەو تاو حەقی خۆیەتی حەقی نییە لە پەرلەمان بۆ لە ئیشی ئەو نییە بزانێ ئەمە پەرلەمان کردوێتی یانەی کردووە حکوومەت کردوێتی یانەی کردووە ئیشی ئەوەیە کاتێکە لە موچەکەی بڕێ لە ساڵ 20 موچەکەی بڕێ حەقی خۆیەتی ئێمە شەڵێن ژیان و گوزران تۆ خۆ دوتە ژیان و گوزرانی خەڵک وەکو پێویست نییە بازار وەکو پێویست نییە لە کاتێکە کا ژیان و گوزرانی خەڵک وەکو پێویست نیە و بازار وەکو پێویست نیە و خەڵک بە لێبڕینەوە چارگە وڵا خەڵق خۆەتی ڕخنە لە منیش بگرێ قسە بە منیش بڵێ بە ڕەفیقەکانیشم بڵێت و تا ئاگاتە حکوومەت و موەساتی تری ئەم وڵاتەش خەڵک حەقی خۆیەتی ئەمە بکجا من ڕوونکردنەوە دەمەڵێم ئەمە ئیشی حکوومەت هەیە ئەوە بەڵام بەتەچیت ئێمەشی تیان ئێمەش مقەسەرین ئێمەش کەم و کوڕیمان هەیە ئێمەش ڕەنگەوەکو پێویست نەمانتوانی بێ ئەرکە پەیڕەویە قانونەکەی خۆمان جێبەجێ بکەین بۆ هۆکار چی بۆ بەربەست لە بەردەمەوە چی بۆ مەسەلەن ئەزای خۆ تەبیعەتی ئیشکردن وایە مەسەلەن تۆ پەرلەمانی کوردستان پەرلەمان و پەرلەمانتار سێ ئەرکی ئەساسی هەیە یەکەم دەرچواندنی یاساکانە
دووهەم چاودێریکردنی دامودەستگای حکوومەتەوە جێبەجێکردنی قانونی بودجە ئێمە نەمان بووە ئەمە ئەچی چێسەوە دەتوانانی قانونی بودجەشە 7 ساڵیش ئەم پرۆژەیە نهاتووە باشە خەڵک سەیری پەرلەمانی کوردستان بکە قانونی بودجەی دەرنەکردووە چاودێریکردنەکەی وەکو پێویست نییە ئەوەشی کە هەیە قاو قانونانش کە دەرچێ با ئینسان بە وجدانەوە لە پەرلەمانی کوردستان کارێکی باش لەسەرەوە کرێت کۆمەڵە قانون کە پەیوەندی بە ژیان و گوزرانی خەڵکەوە لەکوێ لە ناو کۆمەلگا بۆشایکی قانونی هەبێ پێویستە پرۆژەی بۆ ئامادەکرێن پرۆژش بە دوو جۆرە جۆری چانەوەیەکە و پرۆژانەیەکە لە حکوومەتەوە دێن زۆری چانەوە پرۆژانەیە کە پەرلەمانتاران تەقدیمەکەن ئێمە لە ڕابردووە لە فراکسیۆنی جێتی نیشتمانی کوردستان زۆرترین پرۆژەمان پێشکەش کردووە پێشتر چەند جارێک ئەلانمان کردووە کە هەمویان پەیوەندیان بە ژیان و گوزرانی خەڵکەوە بەڵام خەڵک کاتێک کە موچەکەی بڕێ باسی هەشتێکی بۆکەیت ئەو باسی موچەکەکە و حەقی خۆشێتی بەڵام خۆیمەش ناکرێ هەر تەنیا مادام لێبڕینی موچەکەیە هیچ مەسان لەم فترا یاسای وەزارەتی کارەبا دەرچووە و کۆمەڵە یاسای باش لە پەرلەمان دەچووە کە پەیوەندیان بە ژیان و گوزرانی خەڵکەوە بەڵام ئەرچی ئێمە وەکوتم بە دووادابچوون بکەین و هەوڵ بین لەگە حکوومەت فشار بۆ سەر حکوومەت دروستکەین کۆتایی بە لێبڕینی موچە بێنێ مە لە فراکسیۆنی یەکێتی ئێمە زۆر جا خەڵکەمان پێڵە و خەڵک حەقی خۆشێتی پێمانە لە ئێوە بەشێکن لە حکوومەت بەڵێ ئێمە بەشێکی لە حکوومەت بەڵێ ئێمە بەشێکی ئەساسین لە حکوومەت لاریمان لەوە نییە کە بەشێکین لە حکوومەت لە کوێژە حکوومەت کارێکی باشی کردوێت لە پێش هەموو کەسەوە دەستخۆشیمان کردووە و هانیشمان داون بۆ بۆشتی با بەڵام یەکێتی نیشتمانی کوردستانی ئێمە نەناردووە بە پەرلەمانی کوردستان ئێمە حکوومەت باشی کرد و خراپی کرد هەر بڵێن باشە وەڵا ڕەخنەشەگرین بۆ لێبڕینی موچە یەکەم فراکسیۆن بوون کە ڕاگەنراوان بڵاو کردەوە مزەکرەماندا بە ئەنجومەنی وەزیران ڕاستەخۆ خەڵک پێی وتن وتی ئەی بۆ تیمی حکوومەتتان ناڵێت نەک بە تیمی حکوومەت ناڕزای ئێمە بیرکردنەوەی ئێمە وایە ئێمە تیمێکین لە پەرلەمان ئەرشێکی جیاوازمانەیە ئەرکەکەی ئێمە بریتە لەوانەی کە باسم کرد لە پێشە و تیمەکەی ئێمە تیمەکەیەکێتی لە حکوومەت ئەرچێکی جیاوازی حکومڕانیکردنیانەیە حکو جێبەجێکردنیانەیە ئەرچی حکومیانەیە ئەوان ئەرکەکەی خوان جێبەجێیەکەن چۆنێکەنەوە ئەوە بە جۆرێککەیە ئینی ناکرێ ئێمە بڵێن وڵا ئێمە بەڵێ چۆن نەماوتەوە ئێمە بەردەوام لەگەڵ تیمەکەی خۆمان لە حکوومەت کۆبوونەوەی هاوەشمانەیە و تیمی فراکسیۆنی یەکێتی لەگەڵ تیمەکەی حکوومەت کۆبوونەوەی هاوەشمانەیە پێشنیار و ڕخنەکانی خۆمانیان ڕوبەڕوەکەینەوە ئەوان ڕووکردنەوەی باشمانە دەنێ لەسەرمانە بەڵام بۆ بە دوواداچوون بۆ ئێمە خۆمان بۆ لەم هەرێمی کوردستانە خۆمان لەسەرەوە ڕانەیەنین ڕاستە من یەکێتیم و کاقوباد و وەزیرەکانیش یەکێتین کە لە حکوومەتن ناکرێ مادام تیمەکەی ئێمە لە حکوومەتە ئێمە بە باش و بەخرابێمە هەر دیفاعکەین لە حکوومەت با ئێمە بین لەسەر ئەساسی مؤسسات و دامەزراوەکان خۆمان ڕێخین دامەزراوەی پەرلەمان ئەرشی ئەوەیە بە دوواداچوون کا بۆی شوکارەکانی حکوومەت جا کاک فڵان وەزیری فڵانە هەر کاچێک وەزیری دارایی هەر کاچێک وەزیری پێشمەرگەی هەر کاچێک وەزیری دارایە ناوخۆیە با ئێمە وەکوکو مؤسسەسێ دیگەی نەگۆکۆی وەزیری ناوخۆ بڵێن کادریکی پارتیە وەزیری ناوخۆیە مادام و کادریکی پارتیە منە بێ زیاتر نا بیرکردنەوەکان وابێ ئەگەر ئێمە وا بیرمان کردو زۆر تەندروستانە ناتوانین ئیشکەین بڵێن مؤسسەی پەرلەمانە ئەمە ئەرکەکەیەتی مادام من ژەنداوی پەرلەمانم ئەبێ ئەرکەکەی خۆم جێبەجێکەم خۆم مۆزەفی حکوومەت نیم و ناشکرێ بەو شێوەیەش بێ کە ڕەنگە جیاوازی من لەگەڵ معارەزا ئەوە بێ معارەزا حەقی خۆیەتی قسەی هەیە بەردەوام قسە بکا لەسەر هەموو شتەکانی حکوومەت بەڵام من کە بەشێکم لە حکوومەت بەرگریەکەم لە ئیشە باشەکانی حکوومەت و پێشنیاری باشی بۆکەم بەڵام ینی ئەوەش نییە کە هیچ ڕەخنەش نەگرین ڕەخنەشەگری زۆر باش کاک زیاد لە ڕەنگەت دەنگۆی پرۆژاسای یاخود نووسینەوەی دەستوری شاتۆتە پێشەوە کە ئەوش دیسان تێکەڵە کرد بەڵێ بڵێ ئەوەندە هاتووە و ڕۆیشتووە پرۆژه یاسا بۆ تعدیل کراوە و گەڕاوەتەوە پەرلەمان و ئێستا باسی نووسینەوەی دەستورەکرێ بەڵام بۆچوونی شێڵێن ئێمە 2009 هەمان بووە باز بابێن تعدیلێکی بکەینەوە تێپەڕێنین یعنی استفتای بۆ بکەین ئێوە ڕەتان چیە لەسەر ئەمە وەکوێچێتی هەرێمی کوردستان 30 ساڵە حکومڕانی خۆیەکات تاوەکو ساڵی 2013 حکومڕانی هەرێمی کوردستان ڕەنگە قسەیەکمان نەبێت لەسەرەوە بەڵام لە دوای ڕوخانی ڕژێمی عێراق لە 2023
کە ڕژێمی عێراق ڕووها عێراق توانی لە ماوەی 2 ساڵە لە 2005 دەستوورێکی هەمیشەیی بۆ خۆی دابنێت بۆ خەڵکی کوردستانیش لەسەر و لە ساڵانەوەی خەڵکی کوردستان دەنگی دا بۆ دەستورە لەو کاتەوە تاوەکو ئێستا مشتومڕیەوە هەیە کە هەرێمی کوردستانیش خاوەنیی دەستورێ ڕاستیە کە ئێستا لە هەرێمی کوردستانە بۆشاییەکی دەستوری هەیە ئەم بۆشایە دەستوریە بێت دەستوری بۆ دەرکەین دەستور زۆر گرنگە بۆ ژیانی هەموو تاجیکی خەڵکی کوردستان بۆ هاوڵاتیانی ئەم وڵاتە بۆ حکومڕانی بۆ هەموومانە ڕێک بخاتەوە پێویستە ئێمە لە هەرێمی کوردستان دەستورێکمان هەبێت محاولات لە ڕابردووە قۆناغ بە قۆناغ هەبووە هەوڵ هەبووە لە 2009 هەبووە پاشان لە خولی پێشووی پەرلەمان لیژنێکی بۆ دروستکراوە کۆمەڵێک مادەی باشی تقریبا 73 مادەی لێ نووسراوەتەوە بەڵام بەداخۆ بەهۆی سێ خاڵی ئەساسی کە پەیوەندیان بە وەزعی بارودۆخی سیاسیەوە بوو ئەو کاتەوە وەستا ئێمە لە سەرەتایەم خولەوە دامەزراندنی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت سێ هێزە سەرچەکەی حکومڕانی لە هەرێمی کوردستان لەو ئیتفاقانەی کە کراوە بۆ پێگەێنانی حکوومەت و ئیتفاقە سیاسیەکان لە هەر سێ لامان یان هەر سێ ڕێکەوتنەکاتیاتی کە لەم خولا دەستور بنووسێتەوە بەڵام تەڵام دەستور بنووسێتەوە دەستور پێویستی بەوەیە کە زمینە سازیێکی باش کرێت بۆ هەموو هێزە سیاسەکان چکە دەستور لە سەرتا باسم کرد دەستور بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە دەستور بۆ هەموو خەڵکی کوردستانە دەستور بۆ هێزە سیاسەکان نانووسرێتەوە دەستور بۆ ئەوە نییە بەستەنیا هێزە سیاسەکان قسەیان هەبێت لەسەر دەستور چۆ قۆناغەکانی دەستور کە بڕێت تۆ ئێستا لیژنەیەک دروست دەکەیت ئێستا بێ قسە لەسەرەوە ئایا لەوەی کە وەستاوین لێەوە دەست پێ بکەینەوە یان لە سەرتاوە دەست پێ بکەینەوە ئەم لیژنەیە چۆن پێگەیەندێ و پێویستی بە سازانێکی نیشتیمانی هەیە دەستور بە زۆرینە و کەمینە بە هیچ شێوەیەک تێ ناپەڕێ بە هیچ شێوەیەک نابێ هیچ کەسێ لە هەرێمی کوردستان بیلەوە کاتەوە کە دەستور بە زۆرینە و کەمینەتی ئەپەڕچکە تێ ناپەڕێ بۆ لەبەرەوەی تۆ لەو قۆناغا ڕەشنووسەکان نووسێتەوە ئەچێتە پەرلەمان لێ دەنگی لەسەر دەرێ بۆ ئەوەی بخرێتە ڕاپرسی کە پەسە نەکرێ بخرێتە ڕاپرسی ئێتە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دەنگی لەسەردا من لەم شوانە پێشوا لە ڕووداوە من دووبارە کرد و ئێستیشەمە دووباراکەمەوە من تێبینی یەکم هەیە کە زۆر زەرورەکە ورد دیقەتی ئەمە بێت هەموو هێزە سیاسیانەی کە ئەو ڕۆژە لە کۆنفرانسا لە هەولێر بەشداریمان کرد هەموو هێزە سیاسیانەی کە ئێستا نوێنەراتیمانێ لە پەرلەمانی کوردستان لە معارەزە بۆ دەسەڵات هەموو هێزەکان بە هەموو هێزە سیاسەکان ئێمە لە ساڵ 50 دەنگی خەڵکی کوردستانمان نێناوە بە هەمومان هەموو ئەوەی کە 111 ئەندام پەرلەمانی کوردستانە ئەو دەنگانەی هێناومانە ناکاتە لە ساڵ 50 دەنگدەری خەڵکی کوردستان لە 150 هێزێکی گەورە لە دەرەوەی ئەم هێزە سیاسیانەیە کە ناکرێ ئاعتیباری بۆ نەکرێ ناکرێ حسابی ئەمە قەناعەتێکی ینی ئەو قسەی بۆ من تازەیە مەسەلەنەوە اعترافە کە پێتان وابێ بۆ هەموو هێزە سیاسەکان بەڵام ئەو وێنەیەکی تر درراوە بە خەڵک هێزێگەڵێ مەسەلەن پارتی دیموکراتی کوردستان 35 کورسیم هەیە حەزەکەم قسە لەسەرەوە سیرکە هەموو هێزە سیاسەکان کە ئێستا ناکۆچی لە ناو هێزەکانە ئێمە یەک و یەکگرتوو نین لە ناو هێزەکانە یەک ڕیزی نییە ناو هێزە کوردستانەکانە پەیوەندیی باشمان نییە پێویستە ئەم پەیوەندیە باشە ئەمە هەر تەنیاوە نییە زۆر جا قسە سەرەکەم پارتی و یەکێتی پەیوەندیان باش نییە پارتی و یەکێتیش پەیوەندیان باش بێ لەگەڵ هێزەکانی ترا پەیوەندی باش نییە پارتی و یەکێتی و هێزە سیاسەکانی کە پێویستە پەیوەندیەکان باشکەن زمینەیە بسازێنین بۆ باشکردنیان پەیوەندیانە کە لە دوایە مەسەلی کە ئێستا ئەو زمینێت سەرنج تێبینە مێ لەسەری لە باتیەوەی هەوڵ بن بۆ سازاندنی ئەم زمینەیە ئێستا هەوڵێن بۆ ئیسیفزازکردنی ئەم زمینەیە ئێستا ئێمە سەری کە کاتێک هەموو هێز سیاسەکان بەیەکەوە بە مەعارەزە و بەوانێکە لە حکوومەتن پێکەوە بین ئەبێ قەناعەتمان وایە هەمومان دەستورمان هەبێ قەناعەتمان وایە کار لەسەر دەستورکەین ئەبێ بەم هێزە سیاسیانە بە هەمومان هەوڵ بین ئەو لە ساڵ 50 کە لە دەرەوەی دەنگی هێزە سیاسەکانە بەشێکی باش ئێمانەش دەنگ بداژنە ئێستا ئەگەر ئێمە گریمان هەموو هێزە سیاسەکان وەکوتم لە ساڵ 50 دەنگی خەڵکی کوردستانمان هێناوە
هەمومان لەسەر پرۆژەیەک متتەفقین و یەخێنە ڕاپرسیەوە ئەگەر لە 150 بێنێەوە دەستوریی باش نییە لە 150 دەنگی خەڵکی کوردستان بێنە پێویستەوە بە دەنگێکی باش دەستورەکە پەسەند بکرێت لەبەرەوە ئەم زمینەیە پێویستە ئەم زمینەیە هیچ هێزێکی سیاسی نییە لە پەرلەمانی کوردستان و بە زۆرین و کەمینە تێپەڕێن قانونەکەی خۆی وایە بە 2/3 جارە هەر دەنگانەکەی بۆ خستنە ڕاپرسی 2/3 پێویستە هیچ هێزێک لە پەرلەمانی کوردستانە 2/3 دەنگەکانی پێکۆ ناوێتەوە هیچ هێزێکیش ئەگەر پێشی کۆبێتەوە ئەو حەقەی نییە کە بیل لەوە بکاتەوە کە بۆ تێپەڕێنێ ئەگەر بیل لەوە بکاتەوە ئەو دەستوری خەڵکی کوردستان نابێت بۆی ئەم دەستورە ئەو خولەی پێشوو کە لیژنەیەک دروستکراوە هەمویان مافی تویان هەبووە ئەگەر 90 کەسیان متتەفق بوونە لەسەر مادەیەکیشیان متتەفق نەبووە داناڕێژە بەو شێوە بێ پێویستە بەوەی کە هەمومان پێکەوە ئەزانی دەستور بۆ دەستور بێ وابیر بکەینەوە لایەکی نیشتمانی کوردستان وابیرەکەینەوە دەستور هیچ هێزێک دۆڕاو نابێت یان ئەبێ هەموو هێزەکان هەموو خەڵکی کوردستان خۆی بە براوە بزانێت لەما بۆ خەڵک بێ ئەڵێن بۆ هاوڵاتی بێ هاوڵاتی بوون لە ناو دەستورەکە هەموو شتێک بێ لەبەرەوە با ئێمە هیچ هێزێک مەسەلا من ئەگەر ئێستا لە ناو پەرلەمانی کوردستانە فراکسیۆنەکەی من لە ناو پەرلەمانی کوردستانە 21 کورسی هەیە لە ساعت چەندەکە لە ساعت 18 پەرلەمانی کوردستانەکە لە ساعت 50 خەڵک ئەمە معادلەیەکی ڕاضیاتیە لە ساعت 50 خەڵک دەنگی نایواتە من لە ساعت 9 دەنگی خەڵکی کوردستانێنم لە ساعت 9 من لە 100 دەنگی جودا بەم پرۆژەی هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ هێزیش کە مەسەلا پارتی دیموکراتی کوردستان 45 کورسیە ئەگەر بێ نازانم بە پێی دەست بە تەناسب لە 11 لە ساعت 38 شتێکی واکات لە ساعت 38 کاتێک بۆ بیخێت سەر ئەوەی کە لەسەر هەموو خەڵکی کوردستان بێ دەنگەری هەموو خەڵکی کوردستان بێ لە ساعت 38 ناکاتە لە ساعت 20 کاتە ئەم لە ساعت 20 ناتوانێت پێی تێپەڕێنێ بە ئێمە و بە پارتیش بە ئێمە و بە هێزە سیاسەکانی گەشت نابێت بیر لەوە بکەینەوە کە هێزە سیاسی دەستور بۆ هێزە سیاسەکان نییە دەستور بۆ خەڵکە هێزە سیاسەکانیش متتەفق بوون لەسەری ئەبێ خەڵک ئاشکەنەوە ئەوەی کە بینیمان بەلایەکی نیشتمانی کوردستانەوە ئەبێ دوو خاڵی ئێساسیە کە جێبەجێکەن یەکەن ئەم زمینەی بۆ سازکەین دووەم هەوڵی ئاشکردنەوەی خەڵک بدرێ ئەمە مزایدەکردن نییە کاتێک کە ئەم پرۆژەیە خرێتە ڕاپرسیەوە ئەبێ خەڵکی کوردستان بە جۆش و خۆشەوە بڕوادەنگی باتێ ئەمە بە چیەکرێ ئەم زمینەیە پێویستە هێز سیاسەکان بیسازێن بەڵام بەداخەوەی کە من یەک دوو ڕۆژە بینیمان من نازانم بەمە بەستە بێمە بەستە زمینێکی سفزازی ئێمە ئێستاوە چەند ڕۆژەکە لە یەکێتی نیشتمانی کوردستان بەردەوام لە هەوڵی ئەوەین وێنی قسەکانمان و هەموو لێدوانەکانمان بۆ ئەوەیە کە وا بکەین کە ئەو نائارامیان ئەو پەیوەندیە کە من ناڵم پەیوەندی شرا بەڵام پەیوەندیەکان کە باش نین لە نێوان هێز سیاسەکان هەوڵ بین عاملی خێر بین بۆی ئەمە بکەین بەڵام ئێستا بینین لە دوێنەوە 4-5-6 لێدوان بەحساب وەڵامی ئەندام پەرلەمانێکە درێتەوە کە پەیوەندی بە منۆ نیە من نامێ بچوانە ناوەڵام وەڵامکاریەوە قسە لەسەرەوە کرێەوە ناکرێت خەڵک ئیستیفزاز بکرێت ئێمە هەمومان قەناعەتمان بەوە هەیە خاڵ مشتەرەکمانێ هەمومان قەناعەتمان بەوە هەیە کە پێویستە هەرێمی کوردستان خاوەنی دەستوری بێ هەمووشمان قەناعەتمان بەوە هەیە کە زمینە سازیەک بکرێ بۆ ئەوەی یەکریزیەک لە ناو هێز سیاسەکانی کوردستانە دروستکەین و بتوانین خەڵک ئاشکەینەوە بۆی کە بەیەکەوە بتوانین ئەوەمان هەبێت دەستورێکمان هەبێت بۆ هەرێمی کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان بۆ ئەو زمینە سازیە هەوڵی تەواوەدات بۆی ئەو زمینە سازیە بکات بۆی بینەخاوەنی دەستورێک لە هەرێمی کوردستان. زۆر سوپاس بۆ بەڕێز زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان. سوپاس بۆ بەڕێز سوپاس بۆ دەرفەتە. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ ویلایەتان خواتان.